سڵاوتان لەبێت بینەرانی وێزگە نیوز. تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایەک جیاوازتر لە بەرنامەکانی تر ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە و باس لە مناڵ ئەکەین. باسی ئەو مرۆڤە خنجیلانەیە ئەکەین کە پڕە لە سۆز و خۆشەویستی کە خۆشبەختی خێزانێکە. بینەری بەرنامەکەمان بن. سڵاو لە جەنابەت. بزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە چیت هەیە لەم ڕۆژەیە بە مناڵانی بڵیت یاخود وەک باوکێک چیت هەیە بە مناڵەکەتی بڵیت؟ پێشەکی بەخێر بێن، ڕێز و سڵاومەیە بۆ جەنابتان. پیرۆزبایشی گەرم لەسەر جە مناڵانی جیهان و کوردستانەکەم بە تایبەتی شاری سلێمانی بۆ مناڵەکانی خۆم چاوگەشتەکانی ماچەکەم. هیوادارم تەندروست باش بن، پەروەردەیەکی باش بەناو کۆمەڵگا پەروەردەیان بکەین، کۆمەلگا ئیسوادیان لێ بکات. هیوادارم یعنی چۆن هەموو دایک و باوک دەئاسی بە پرسیاتی مناڵەکانیان نابن، لێ پرسینەوە لەگەڵا بکەن، هاوکاریان بکەن، جۆ لە بۆچوونەکانیان بگرن. تری چۆن دەڵێ تر زروفێک شە تێکەوتوین دەدیکابرا خۆی سا مناڵان هیوادار مناڵان هەمووی بەشدار بوون لەم یادە پیرۆزە، بەڵام تر زروفەکە ئەوە وای لێ هاتووە و مەشغڵە زۆر بووە بەڕواکە سەر عن پرسیار لاچ کە دایک و باوک دەڵێن هەر نەزانێت ئەمڕۆ یادی مناڵەکانێت. ڕۆژی جیهانی مناڵانە وەک دایکێک چیت هەیە بۆ مناڵەکەت و بۆ مناڵان؟ وەڵاوی پیرۆزبایان لێکەم لەم ڕۆژە پیرۆزەیە و هیوادارم مناڵی هەژارەکان ژۆ مناڵەکانی تر گرنگیان پێبەن و مناڵی هەژار چاو سێری مناڵەکانی تر ئەکەن و حەزەکەن هەیە لەم زروفەیە ناتوانن بڕۆنە دەرەوە و هیوادارم گرنگیان پێبەن مناڵ هەژارەکانیش. پیرۆزبای لە سەرتا لە کچەکانی خۆمەکەم لە ڕۆژی جیهانی مناڵانەوە پیرۆزبای لەسەر جە مناڵانی کوردستانەکەم بە هیوام هەموو مناڵانی کوردستان تەمەندرێژ و لەش ساغ بن. با بزانین ئایا دایکان و باوکان تا چەند بەرپرسن لە بارودۆخی مناڵەکانی؟ بێگومان دایک و باوک ئەرکێکی قورسی لەسەر شانە لە بەخێوکردنی مناڵەکانە. هیوادارم مناڵانی کوردستانی ژۆک و هەموو مناڵانی جیهان بە تایبەتی وڵاتانی دەرەوە لە بارودۆخێکی گونجاوە ژیان بەسەر بەرن نەک لەسەر شەقامەکان. ئەوان پێداویستی دایک و باوکیان بەڕێوەبەرن. طبعاً ئەرکە لەسەر شانی دایک و باوک کە مناڵەکانە هێنە دنیاوە ئەوان مناڵەکانی خۆیان بەخێو بکەن و پەروەردەیان بکەن، نەخوازە کە مناڵەکان کاسبی بکەن و ئیش بکەن لەسەر شەقامەکان تاکو دایک و باوکەکان گەورە بکەن و دایک و باوکەکان بەخێو بکەن. بێگومانەمە کارێکی زۆر نەشیاوە. من داواکارم لە هەموو دایک و باوکان کە بە شێوازێکی زۆر جوان مناڵەکانیان پەروەردە بکەن و بیانگەێنە ئاستێک کە بگەینە ئێمە شەر نەبێ ئاستی وڵاتانی دەرەوە. پێویستە دایکان و باوکان چی بکەن بۆ ئەوەی منداڵێکی تەندروست بێتە ئاراوەوە؟ تا چەند دایکان و باوکان بەرپرسن لە بارودۆخی منداڵ؟ وڵی سەرەتا بەخێر بن سەرچاو گەرەکترین شێت مامەڵەیەکی تەندروستیانە لەگەڵ مناڵەکانیان بکەن. مناڵ ینی شتێک نییە مەزرعەیە بێتەوە بتوانانی بتەوێت بەردەوام شتەکانی لەسەر تاقی بکەیتەوە. مناڵ کاینێکی ناسکە بۆیە پێویستە بە ناسکی مامەڵەی لەگەڵا بگرێت. بزانین ئەمڕۆ وەک مناڵێک ئەزانی چ ڕۆژێک؟ ئەمڕۆ ڕۆژی مناڵانە یەکی شەشە بۆ مناڵان. هیوادارم ئەوان دڵیان خۆش بێ، ئەمە هەمومان دڵمان خۆشە. ئەبێ دایک و باوکیان ئاگان لێ بێ، نابێ بەو تەمەنە بچووکۆ ئیشکەن. جان چۆنی؟ باشە. با بزانم ئەمڕۆ ئەزانی ڕۆژی چییە؟ چ ڕۆژێکە؟ ڕۆژی چییە؟ ڕۆژی مناڵانە؟ ڕۆژی مناڵانە. ڕۆژی مناڵانە پیرۆز بێ. لەم ڕۆژە
ڕۆژای پیرۆزبایی خۆم ئاڕاستی هەموو مناڵانەکەم هەموو مناڵانی جیهان بە تایبەتی ئەو مناڵانی کاریان لەم ڕۆژە لە هەموو خۆشیەکانی دەرەوە بێبەشبوون ئێستا لە خەستەخانەیان هیوادارم یعنی هەموو ڕۆژێکیان هەر خۆشی بێت ئیشەڵڵا یعنی کەسی بەجارێک هەمووی شیفا وەرگێت و ئیشەڵڵا لە خەستەخانە نەمێنن لە خۆشیەکانی دەرەوە بەش نەبێت ئیشەڵڵا. من وەکو ئەمڕۆ پەرستارێک پیرۆزبایی خۆم ئاڕاستی مناڵانی کوردستانەکەم بە تایبەتی ئەو مناڵانی کە لە نەخۆشخانەکەمانن بەداخەوەم بۆ ئەو مناڵانی کە ئێستا لێرە ناتوانن بەشداری خۆشیەکان بکەن بۆ فستیڤاڵ وشت کراوە ئەمڕۆ بە هیوای زوو چاکبوونەوەیانەکەم. پیرۆزبایی لە هەموو مناڵان دەکەم زۆر یعنی بە مناڵەکانم گۆدەتان هینمە چاویلان بەس قسمەت نەبوو کوڕەکەم نەخۆش کرد داوا لێبردنیان لێ دەکەم هەلێرە و لە کچەکانم. چاویان ماز دەکەم هیوادارم هەموو دایک و باوچێک ئاگای لە مناڵەکانی بێت. دوایە بارودۆخی مناڵانی کوردستان ببراورد بە مناڵانی وڵاتانی تر ژیانیان وەکو یەکەیە خودنا. نەخێر ژیانیان وەکو یەک نییە ئەسڵەن زۆر جیاوازە زانی بۆ ئەوە تربێتی کە وڵاتان هەیەە زۆر جیاوازە لەگەڵ ئێرە لەوانەیە بڵێم ئەوان زۆر پێشکەوتوترن لە زۆر بوارەوانەیە بەڵام مناڵانی خۆشمان زۆر باشن. یعنی لە ڕاستیە منداڵی ئێستای کوردستان وەکو هیچ منداڵی هەموو جیهان نیە بە هیچ شێوەیەک ئەوە دوورە لە هەموو ئەو مافانەی کە لە هەموو جیهانە مافیەکەیە بۆ مناڵ لێرە ئەو مافانیان هیچ بۆ بەدەستەبەر نەکراوە هیوادارین لە زووترین کاتە ئیشەڵڵا ئەو مافانش کە بۆ هەموو مناڵانی دەرەوە دابین کراوە بۆ ئەمانیش بە هەمان شێوە دابین بکرێت. نەخێر چونکە ئێمە زۆر کات لە سۆسیال مێدیاکانە بینین کە زۆر مناڵ ئەنواع کاسبیەکە ئەنواع ئیشەکە کە هاوتەمەنی خۆی نییە هاوشانی خۆی نییە یعنی هەموو کاتێک دڵگرانین بەوانە بەڵام هەنێ دایک و باوکی شەیە جاریواە ناچارە چونکە ئەمە ئەرکێکی ژەبێت لەسەر حکوومەت کە پێداویستێک بۆ دایک و باوکە دابین بکە تا ئەوانیش ناچار نەبن ئەولادەکانی خۆیان بنێرنە سەر شۆستە و شەقامەکان بۆ کاسبی. کوردستان ئەبینین لەسەر شەقامەکان کلێنز ئەفرۆشن ئەلاگە ئەفرۆشن پێ دوایە وەکو مناڵانی تری وڵاتان ئەژین. نەخێر ئەوە جیاوازیەک هەیە ئەگەر بەچاو وڵاتە پێشکەوتۆکانە سیر بکەین نەخێر مناڵانی وڵاتی ئێمە لە زۆر شت مەحرومن. تایبەتی مناڵانی هەژارەکان کە ئەبینی لە سەرجادە ئیش ئەکات کار ئەکا کاسبی ئەکا یارمەتی باوکو دایژی لە بەناوی ئەوەی کە پارێک پێیا بکا بۆ ژیانی خۆی طبعاً جیاوازیشی زۆری هەیە نەخێر یەکسان نییە بەڵام مناڵانی وڵاتی پێشکەوتەکان لەوانەیە هەم خۆشگوزەرانیشان بۆ دابین کرابێ بەس مناڵی ئێمە نا. دەرخەمن مناڵانی کوردستان و لە چاو مناڵەکانی دەرەوە زۆر هیوادارم ئەوە وەکو مناڵەکانی دەرەوە ئێرەش دایک و باوەک جێ حکوومەت گرنگیان پێبن و وەکو مناڵانە تریش ئەوانیش ژیانی خۆیان خۆش بەرنەسەر. بزانین ئایا دایکان و باوکان تا چەند بەرپرسن سەبارەت بە پەروەردەکردنی منداڵەکانیان بۆ ئەوەی تاکێکی دروست دەرچێت. بەدڵنیایەوە دایک و باوک بە پرسیاری دەرەجەیەکن لەسەر مناڵەکانیان چونکە بە حقت پەروەردەی مناڵ لە ئەسوی دایک و باوکایە ئەو دایک و باوکە بە تایبەتی جارێ ئەو باوک پیای دەرەوەیە خەریکی کار و کاسبی ژیانی ڕۆژانەیەتی دایکەکە لە ماڵەوە بە پرسیاری زیاری کەتە سەرشانی يعني اما ئەوە نییە بڵێ یەکیشان چۆن کەم تەرخەمەر یانێکیان ئەبێ هەردوو لایوەکو یەک هاوکار بن بەڵام زیاتر دایکەکە بە حەقت لە ماڵەوەیە چایەوە يعني هیوادارم يعني هەموو دایک و باوکان يعني چۆن نەڵێ پەروەردەیەکی ساغ و تەندروست بۆ مناڵەکانیان پەروەردە بکەن هەتا دوو ڕۆژگەکە چۆنە گەشتە بە ئاماج و هیوای خۆیان کۆمەڵگە ئیسفادەیان لێ بکات چونکە ئێستا بە حەقە زۆر جارە بینین لە سەجادەکان لە کۆڵانەکان مەسەن مناڵەکە ئەسپیەکە بڕواکە يعني خۆم شخص خۆم کە بینم يعني لە ناخی دڵ بەڵام کە بیری شەکەیت و يعني معیشەتی ژیان بژێ ژیان وای کردووە ناچارن وازە مەکتەب بێنن و چ کاسبی بکەن.
وڵای ئەوەی کە پێویستەکە و دڵخۆشیان ئەکات و یعنی ئەو شوێنانەی کە یاریتایە کە شوێنێکی تایبەتە بۆ مناڵەکان ئەو پەیمانگانە و شوێنانە کات مناڵ دڵخۆشەکە بیان بن. دایک و باوکی ڕۆڵی سەرەکی ئەبینین لە پەروەردەکردنی منداڵی چۆن کە منداڵ دروستەکرا بێ ژینگەیەکی جوانیان بۆ دابین بکەین بە شێوەیەک ینی تەنها ڕۆژێک نەبێ بۆ ڕۆژی مناڵان ئەبێ ئێمە ژینگەیەکیان بۆ دابین بکەین هەموو ڕۆژێکیان ڕۆژی مناڵان بێت. بۆ شێوە پەروەردە بکرێت بە شێوەیەک پەروەردەیان بکەین کە دوور بێن لە هەموو ئازار و ناخۆشیێک. بزانین دایکان و باوکان تا چەند بەرپرسن لە بارودۆخی مناڵەکانیان. بەتەکی دایک و باوک یەکەم ئەساسن کە بۆ مناڵەکەیان لە ڕووی پەروەردەکردن و فێرکردنیانەوە بەڵام بەداخەوە ئەبینین لە کۆمەلگای ئێمەیە مناڵەکان لەسەر جادەکانن ئەلاگە ئەفرۆشن یان ئیشیان پێ ئەەکەن بازرگانی بە مناڵەوە ئەکەن. هیوادارم لەم ڕۆژە ڕێکخراوەکان هاوکاریان بن کە ئەم دیاردەیە نەمێنێت و مناڵیش هەر وەکو هەموو مناڵانی دەرەوەی وڵات مافیان هەبێت وڵاتی ئێمە. خۆی بەرپرسی یەکە من لە چۆن بەرپرسنەوەی کە ڕاستەخوا خۆی دروستیەکە بەڵام ئەوان بەرپرسن لە هێنانە دنیایەوە کەواتە بەرپرسشنەوەی کە مناڵک تا گەورەیەکەن تا پەروەردەیەکەن تا 18 ساڵی تا لەژێر دەستی ئەوانە نەمێنە بەرپرسن لە هەم لە ڕووی پەروەردەیەوە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم بۆی چۆن بتوان تەندروستێکی باشی بێن پەروەردەیەکی جوانی هەبێت بۆی ببێت بە دارێکی بەردار بۆ ئەم کۆمەڵگایە بۆیان پێم وایە ئەبێ زۆ بە تەندروستی ماوەڵی لەگەڵاکەنەوە لە کوردستانە یعنی بەداخەواڵێم ئێمە لە ڕووی پەروەردەیەوە فەشەلمان هێناوە. بۆیە پێویستە لە ڕووی پەروەردەیەوە ینی زۆر بە وردی و بەناسکی مامەڵە بکەین بۆی بتوانین نەوەکانی داهاتوومان لە ئێمە زۆر باشتر بن بۆی هەم وڵاتی جوانتر بێت. مناڵ دایک و باوک کە دروستی ئەگات لەسەر شانی ئەوە ئەرکی ئەوە کە مناڵ بە شێوەیەکی وا پەروەردە بکە کە بزانێت چۆن تەندروست بێت لە هەموو بوارێکەوە لەبارەی تەندروستی بەدەنیەوانێ لەبارەی تەندروستی ئەدەبەوانێ تەندروستی ئەخلاقەوانێ تەندروستی گفتوگۆ و قسەکردنەوانێ ئەمانە هەمووی بەرپرسیارەتیە بە دەرەجە یەکەم لەسەر ئەستۆی دایک و باوک. لە کۆتاییە ئەڵێم دایکان و باوکان چۆن بەرپرسن لە دروستکردنی منداڵ بەو شێوەش بەرپرسن لە پەروەردەکردنی منداڵ و دابینکردنی ژیانێکی خۆش بۆ منداڵان. دووبارە ڕۆژی جیهانی منداڵان پیرۆز بێ بە تایبەتی ئەو منداڵانەی کە لە نەخۆشخانەکان ناتوانن بەشداری خۆشیەکانی ڕۆژی خۆیان بن. تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لە